مامۆستایەکی تایبەتم نەبووە توانیومە خۆم ئاستەکانم تێپەڕێنم. شانیا کچێکی دانیشتووی سەید سادقە و لە حەوت مانگیەوە بەهۆی دروستبوونی وەرەم لەسەر چاوانی نابینا بووە. ئەو لە پۆلی 12 دووەمی سەرئاستی قەزاکەی بووە و لەو ڕێگەیەوە ژیانی بەرچاوی ڕوونا کردوێتەوە. ئەم قۆناغا توانیمە بە شێوەیەکی زۆر باش ببڕم، سوپاس بەخوای گەورە، بەڵام شانی زۆر زیاتر بووم و چاوەڕێی زۆر دەرەجەی زیاترمە کرد بەهۆی ئەوەوە کە چەند کێشێک لە جیهازەکەما دروست بوو نەمتوانی ئەو نمرەیە بەدەست بێنم کە ساڵانی پێشوو 99 بۆ 100 تێکرای من بوو. لە ماڵەوە زیاتر لە ڕێگەی ڕیکۆردەر و مۆبایل کە یوتیوب و سنتەری پۆلی 12 ئەمانە هەموو بوونە هۆی ئەوەی کە من درێژە بە خوێندن بەم و پەرە باوانەکانم بم و وای کرد بەهۆی کێشەی جیهازەوە وای کرد کە من هاوین بچم بۆ خولی ئینگلیزی و عەرەبی. ئێمە سەربەرزی بۆ کۆمەلگا، ئێمە کرۆکی گەشت بینین. شانیا ئاستەنجەکانی بەردەمی هەموو تێپەڕاندووە. ئەو وە کچێکی ژیر و وریە پلانی بۆ داهاتووش هەیە و دەیەوێت خزمەتی کتێبخانەی کوردی و خاوەن پێداویستی تایبەت بکات. ئەمەوێ ژیانی ڕۆژانە بکەم بە دوو بەشەوە لەمە بەدووە. بەشێک بۆ وەرگێڕانی کتێب و چاپەکان کە بە زمانی ئینگلیزی کراون بۆ ئەوەی خزمەتی کۆمەڵگەکەمی پێ بکەم، نابلکە بۆ کۆمەڵگەکەم بکەمەوە بە زمانی شیرینی کوردی و هەروەها هەوڵ بم کە لە ڕێگەی قانونەوە هاوکاری هەموو ئەو کەسانە بکەم و تەبایی بخەمە ناو خێزانەکان و هەروەها بتوانم مافی خاوەن پێداویستیەکان بە تایبەتیش نابینا بەدەست بخەم. زایری کەریمەڕەش وەک خێرخوازێک کە خەڵاتی ئاڵتوونی پێشکەش بە شانیا کرد ئەوەی ڕاگەیان کە خاوەن پێداویستی تایبەت پێش پشتیوانی مادی پشتیوانی معنەویان پێویستە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانیان. ئەمە کە ئەو ئەیخوازێ و ئەمڕۆ بەو بە پشوشی ئەبینی هیچ ڕێگایەکی دوور نییە، چونکە هەموو ئەو کەسانی کە عالمن زانان پایی بەرزیانەیە ڕۆژانی هەر مناڵێک و تۆفلێکی پشکۆلە بوون چاوەڕوانی ئەم ڕۆژیان لێ نەکراوە. لەبەرەوە تەمەناکە ئینشەڵا هەمومان هانیان بین بۆ ئەوەی بتوانن پلە و پایی بەرز بەدەست بێن و ئەوانیش لە خزمەتکردنی کۆمەڵگاکەیان بێبەری نەبن و ئێمەش لە سایە و سێبەری ئەوان مەحروم نەبین. بە بۆنەی جیازەوە کە سەوتی مامۆستایەتیان ڕیکۆرد بوو لە کاتی ئیمتیحانەکانە جیازەکەی کێشی تێکەوت بوو، ئێمەش نەمانتوانین بۆی چارەسەر بکەین. ئەوەی کە خەوت ئاگاداری بین لە ژوورێکا سەعیە کرد 4 بۆ 5 سەعات ئەو پەڕی بخەوتایی تر هەر ئەوەنە دویشەوە خەوت بۆ حوتی بەیانی شەشی بەیانی. گەیشتن بە خەون و ئاواتەکان زۆر جار پەیوەست نییە بە لەشێکی ساغەوە، ئەوەندەی پەیوەستە بە سووربوون بۆ ئەو ئامانجەی کە تێدەکۆشی بۆی. هەرەوەش لە شانیادا بە تەواوەتی ڕنگدانەوەی هەبوو. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.